مسلمانانی بەڕێز و خۆشەویست بەداخەوە زۆرێک لە دوکاندارەکان بۆمان باس دەکەن، زۆرێک لە ئەهلی بازار بۆمان باس دەکەن، کۆمەڵێ گەنج پەیدا بوونە، کۆمەڵێ پیا و پەیا بوونە، هەیانە ژنی هەیە، ئیش و کاریان لە بازاڕەکانە دێن، خۆیان دەگۆڕن، دوایەوەی کە دەوامی کریا لە دەوام هاتەوە دێتە ناو بازاڕەکان و دەگەڕێت ئافرەتێکی بەدڵ بێ ڕقم و ژمارەی بۆ فڕێدا. ئەمە زۆرە، دوکاندارەکان چاکەزانن، لەم زۆر لێ من باشتریش ئەزانن. ژمارە فڕێدەن، بەڵام بە چەند شێوەیە حەز ناکەم باسکەم بۆی هەندی ئینسانی خراپەیە فێر نەبێ، چونکە باسەکرێ بۆمان بەم شێوەیە ڕقم فڕێدەن. ژمارە فڕێدەن بۆ خوشکەکانمان، بۆ خێزانەکان و کچەکانمان. بۆیە دەڵێم خوشکی بەڕێزم، تۆ ئەگەر کەسێک ژمارەی بۆت فڕێدا، گەنجێک ویستی خیانەتت لێ بکە، ویستی خیانەت لە خۆی بکە، خیانەت لە عائیلەت بکە، ئەگەر کاتێکە ژمارەت بۆ فڕێ ئەدا، ئاوای کاتە ناودەستی خۆی ژمارەکەت پیشانەدا، یا هەر بە هەر شێوەیەکی تر بێ، دوو لە ڕێی بەڕێستان یەک تفێک بۆ ناوچاوی، بۆی بۆ خۆی عاقڵ بێ جارتر ئەم کارانە دووبارە نەکاتەوە. ئەگەر نا ژمارەکەی بخە ژێر پێڵاو و نەعلەکەت و بڕۆبانی، یعنی تۆ شایستەی ئەوە نیت زۆر لەوە کەمتری من ژمارە تۆ هەڵگرم و تەلەفۆن بۆ تۆ بکەم. بۆ یاگەداری خۆت بە، ئەگەر ئافرەتێ بەدەمی پیاوانەوە پێ نەکەنێ، بەدەمی گەنجەکانەوە پێ نەکەنێ، پیاو حەدی چێتە ماشایەکە بە شێوەیەکی خراپ. بەڵام کاتێک کە ڕقەمەکەی بۆ فڕێدا باجیش بەدەمیەوە پێکەنێ، کە بەدەمیەوە پێکەنی بێگومان کارە سات ڕۆدا، ژمارەکەی هەڵەگرێ. ئەگەر ڕۆشتیتەوە ماڵی ژمارەیەک ناو ئەشیاکان تا بوو، لە حاڵەتێکە تەلەفۆنی بۆ مەکە بیدڕێنەوە تەواو، خۆ ڕقەمی تۆی لا نییە. بۆیە خراپە ئەمڕۆ دەکرێت ڕاستەکەی لەگەڵ هەموو ئافرەتێکی خراپە پیاوێکی خراپەیە، بەڵام ئەگەر ئافرەت مەبەستی نەبێ، چۆن پیاوە کاتە ژوورەوە، چۆن پیاو دێنێ بۆ لای خۆی، چۆن تەلەفۆن بۆ ئەمەکە ئۆکە دەکات، پیاو ناوێرە تەلەفۆن کا بە ئاسانی. کاتێککە پیاوێ تەلەفۆن دەکات بۆ کەسێ، ئەگەر ئەو خوشکە بە شێوەیەکی شەرەف و ناموس جوابی داتەوە، دڵنیا بناتوانێت تەلەفۆنی بۆ بکە. بەڵام کاتێک کە پێکەنی بەدەمێ و نەرم بوو لەگەڵیا و با قسە بکەین و با گفتوگۆ بکەین، بێگومان ئەو کاتە پیاوەکەش ئامادەیە هەموو شتێکی لەگەڵا بکات. بۆیە کاتێک کە ژمارەت بۆ فڕێدرێ، کاری وا ئەنجام مەدە، بە هیچ جۆرە حسابی بۆ مەکە، مۆڕەی لێ بکە، کارێکی وا بەرامبەری بکە، بەڵکو بە چواری وەک تۆ عاقڵی کەن، بەدەمی و پێ مەکەنە. پیاوێ لە بازاڕە دەڵێت ئافرەتێ بە بازاڕەوە 4-5 دەرامە دوایەوەیە، پێکەنێ لا ئەکاتەوە، سەیرانەکە. ئەگەر ئافرەت خاوەنی شەرەف و ناموس بێ، حیا و حرمەتی قورس بێ، کێ ئەتوانێ بەرامبەری بۆستێ؟ کێ ئەتوانێ داوای خۆشەویستی لێ بکە؟ کێ ئەتوانێ داوای ئیشی خراپی لێ بکە؟ بەڵام کاتێک کە ئافرەت خراپ بوو، خۆی گەورە فەرمی ئەزانیەت وەزانی ئەسارق وەسارقە. بۆچی؟ پێشە خۆی گەورە کاتێ باسی دز دەکا، باسی پیاوەکەم جا باسی ژنەکە، چونکە زیاتر پیاو دزیەکە. بەڵام بۆ زینا پیاوی پێشخستەوە یا ئافرەتی پێشخستەوە؟ بۆ چونکە ئافرەت زیاتر سەبەبە، هۆکارە. ئافرەتەیە لە بازاڕەکە دەسوڕێتەوە، پیاو نییە تەماشای بکە بە شێوەیەکی ناشەرعی، پیاو نییە بەرامبەری بڵێ من تۆم خۆشەوێ، بەڵام ئافرەتیشەیە 1000 کەس بڵێ خۆشت مەوێت پێکەنێ. ئەمە مشکلەکە، کارە ساتەکە لەوێدایە. بۆیە خوشکی بەڕێزم، هەر کەسێ نامەی بۆت نارد، هەر کەسێ تەلەفۆنی بۆت کرد، ژمارەی بۆت فڕێدا، وەڵامی مەدەرەوە، خۆت نەرم مەکە بۆی دڵنیا بە باجەکەی ئەدەی دوایی.